لە درێژەی یاریەکانی خولی نایابی کوردستان و لە هەفتەی چواردەی خولەکە یانی شێروانە لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی پێشمەرگەی هەولێر کرد. شێروانە بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێت و لە کۆی 12 یاری ڕابردووی خولەکە تەنیا 2 بردنەوەی تۆمار کردووە و زۆر پێویستی بە سێخاڵی یاریەکە بوو. هەرچی پێشمەرگەی هەولێریشە نیازی بردنەوەی یاریەکەی هەبوو بۆ ئەوەی درێژە بە سەرکەوتنەکانی بدات و لە خانەکانی پێشەوەی ڕیزبەندی دانەبڕێت. لەگەڵ دەستپێکردنی نیوەی یەکەم شێروانە چەند هێرشێکی مەترسیداری کردە سەر گۆڵی میوانەکەی، بەڵام دلێر حاتەمی گۆڵپارێزی یانی میوان پارێزگاری لە گۆڵەکەی کرد و نەیهێشت کوڕانی سەردار مەجید گۆڵ تۆمار بکەن. کوڕانی سەمیر بابۆش وەڵامی هێرشەکانی شێروانەیان دەدایەوە و نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام هیچ لایەکیان سەرکەوتوو نەبوون و نیوەی یەکەم بە خاوێنی کۆتایی پێهات. لە سەرەتای نیوەی دووەمی یاریەکە شێروانە هێرشەکانی زیاد کرد و فشاری زۆریان کردە سەرگۆڵی پێشمەرگەی هەولێر، تاکو لە خولەکی 52 محەممەد سابیر بە لێدانی سزا گۆڵی یەکەمی بۆ شێروانە تۆمار کرد. پێشمەرگەی هەولێریش خێرا وەڵامی هێرشەکانی شێروانەی دەدایەوە و 8 خولەک دواتر دانا عوسمان گۆڵی یەکسانبوونی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. پێشمەرگەی هەولێر هێرشەکانی درێژە پێدا و شێروانەش بە بەرگری چڕ و هێرشی هەڵگەڕاوە یاری دەکرد و نەیهێشت میوانەکەی بە خاڵێکی یەکسانبوونەوە بگەڕێتەوە و لە خولەکی 85 وەتبان محەممەد گۆڵی دووەمی شێروانەی تۆمار کرد و پێشمەرگەی هەولێری تووشی سێم شکستی ئەم وەرزە کرد. بەڕاستی یاری ئەمڕۆ سوپاس بەخۆ توانیمان سێ خاڵ بەدەست بێنین، بەڵام یاریێکی قورس بوو ئێمە بە حکمەوە ئێمە تقریبان 2 یاریزانمان بە حکمی سێنجار و یاری نەکرد و 2 یاریزانمانش مصاب بوو، تقریبان 14-15 یاریزانمان هەبوو، هەندێکیان لاو بوون، بەڵام سوپاس بەخوا ئەم سێ خاڵە زۆر گرنگ بوو ئێمە. ئەمساڵ ئێمە بەڕاستی فەریقمان بە شێوەیەک متەناوب یاریە کرد، یاریە باش دو یاری خراپ، ئەویش هەندێک گرفت لەناو دەوریا تووشمانات پێکانی یاریزان دەرچوونی یاریزان، مەگەر ئینشاڵڵا هەوڵ بدەین بۆ مەرحەلەی دووەم بتوانین ئاسمان سابت بکەین و دەستخۆشی لە یاریزانانەکەم بەڕاستی ئەدایەکی باشیان کرد و پێشمەرگەی هەولێریش فەریقێک ڕقەمە لە دەوری کوردستانە، ڕاستە لە سەرەتا خول ئەنجامی باش نەبوو، بەڵام تەوەقعەکەم ئەمساڵ یەکێک بێ لەو فەریقانەی کە بتوانێت ڕکابەری نازناوە بکات. هەموو کاتێ سوپاس بخوا لە دۆڕان و لە برنەوە بەڕاستی یانی شێروانی ئەمڕۆ یاریشی جیاوازیان کرد لەموو یاریەکانی کە ئەمڕۆ بەڕاستی بە ئاست و بانجام یان توانێن یاریشە باش ئەنجام بدەن. هەوڵ هەموو هەوڵێکماندا بەڵام سەرکەوتوو نەبوون، پیرۆزبایان لێکم ئینشاڵڵا توانین لە یاریەکانی داات و لە قۆناغی دووەم گۆڕانکاریێک لە تیپەکەمان دەکەین ئینشاڵڵا دەگەڕێن ناو چێبرچەکان. بەم ئەنجامەش بە شێوەیەکی کاتی شێروانە پلەیەک سەرکەوتوو بە کۆکردنەوەی 15 خاڵ چووە خانەی 12ی ڕیزبەندی و پێشمەرگەی هەولێریش سەرباری شکستەکەی، بەڵام لە خانەی سێمی ڕیزبەندی مایەوە و 19 خاڵی کۆکردوتەوە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.